ئەوەی کە ئامانجمانە لەم پێشەنگایە پیشاندانی سروشتی هەورامانە بەگشتی هاوڵاتیان بەڕاستی لە مەوسیمی هاوین و بەهاردانێن بۆ بینینی سروشتی لە پاییزدا سروشتێکی تایبەتی هەیە هەورامان لە زستاندا بە هەمان شێوە تابلۆکانمانەوەیە کە هەر چوار فەسڵ پیشانی گەشتیاران بین و تا بتوانین گەشتیاری زیاتر ڕووبکاتە ناوچەکانی هەورامان بۆ دیدنی یاخود بینینی ئەو شوێنە گەشتیاریانەی کە هەیە. خۆشحاڵ بووم پێم ڕۆ هاتم بۆکردنەوەی ئەم پیشانگایە و داوەتیان کرد بکەم بێن بۆ ئێرە. من دەستخۆشی لە مامۆستا نازم بکەم. تابلۆکانی جوانن، هەموو جوانەکانی سروشتی هەورامانی لە هەموو وەرزەکانە کۆ کردووە، چڕی کردوێتەوە لە چەند ڕست وێنەیەکە. جێگای دەستخۆشیە لە سەردەمێکە کە خەڵکی وڵاتەکەمان بە هەمووشین توێژەکان دەدڵاوچەیە ژین، لەباری ئابووری خراپە ئاژین، لەو کێشە و مشاکلانەی کە لە ناوخۆی وڵاتەکەمان چ لە ناو حزبەکانی هەرێمی کوردستانە و چ لە ناو لە بینی نێوان عێراق و حکوومەتی هەرێمە، ئەم مامۆستا بەڕێزە بیری کردوێتەوە لێرە کە بتوانێت گەنجەکان یان ئەوانەی کە دیمەنەکانی ئەو پێشەنگایە بین دووریان هاتووە لەو دڵڕاوچیە و ناخۆشی و نەبوونی ڕۆژگارە، جوانەکانی هەورامانی لە هەموو وەرزەکانیان پیشانەیە.